فێربوونی ئینگلیزی لەڕێی چیرۆکەوە وانەی دوازدەهەم. فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی دوازدەهەم. 12. Fred was a young soldier in a big camp. واتە Fred چی بوو؟ was a young soldier سەربازێکی لاو بوو in a big camp لە کەمپێکی گەورە واتە کەمپێکی گەورەی سەربازی. During the week لە ماوەی هەفتەکەدا they always worked very hard. They always واتە ئەوان هەمیشە worked ئیشیانە کرد very hard زۆر بە سەختی واتە زۆر بە سەختی کاریانە کرد مەبەستیەوەی تەمرینیانە کرد ئیشی سەربازیانە کرد. But it was Saturday. بەڵام باسی ڕۆژێکاڵێ بەڵام ئەوە چی بوو؟ Saturday شەممە بوو. And all the young soldiers هەموو سەربازە لاوەکان were free ئازاد بوون واتە ئازاد بوون چیەکەن بۆ کوێڕۆن. So their officer said to them لەبەرەوە ئەفسەرەکەیان ئەفسەر زابتی ئەسکەری زابتەکەیان ئەفسەرەکەیان said to them پێی وتن You can go into the town. ئێوە ئەتوانن بچنە نێو شارەکە نێو شارۆچکەکە this afternoon ئەم دوانیوەڕۆیە. But بەڵام first یەکەم جار I'm going to inspect من چیەکەم؟ پشکنینەکەم واتە من بەنیازم یەکەم جار inspect you بتان پشکنم. Fred came to the officer. Fred هات بۆ لای ئەفسەرەکە. And the officer said to him ئەفسەرەکە پێی وت Your hair's very long. وتی قژەکانت very long زۆر درێژن. Go to the barber بچۆ بۆ لای سەرتاش. And then پاشان came back to me. ئیتر عەسکەریە ئەبێ مەزبوط بێ بڕۆرەوە بۆ لای سەرتاش و دوای وەرەوە بۆلام. Fred ran to the barber's shop. Fred ڕای کرد بۆ سەرتاشخانە. بۆ سەرتاشخانەکە. دیارە سەرتاشخانەیەکی لێ بووە لە نێو کەمپەکە. But it was closed. بەڵام داخرا بوو. Because it was Saturday. لەبەرەوەی شەممە بوو. Fred was very sad. Fred زۆر چۆن بوو؟ زۆر چی بوو؟ دڵتەنگ بوو. Sad. For a few minutes. واتە بۆ چەند دەقەیەک زۆر دڵی تەنگ بوو. But بەڵام then پاشان he smiled. زەردەخەنەیەکی کرد. And went back to the officer. گەڕایەوە بۆ لای ئەفسەرەکە. Are my boots clean now, sir? وتی ئایا بوتەکانم پاکن ئێستاکە گەورم واتە گەورم ئایا ئێستاکە بوتەکانم پاکن؟ He asked پرسیاری کرد. The officer did not look at Fred's hair. ئەفسەرەکە تەماشای قژەکانی فرێدی نەکرد. تەماشای قژی فرێدی نەکرد. He looked at his boots. تەماشای بوتەکانی کرد. And said وتی Yes بەڵێ They're much better now. ئێستا زۆر باشترن. You can go out. ئێستا ئەتوانین بچیتە دەرەوە. And next week هەفتەی ئایندە first یەکەم جار clean your boots یەکەم جار بوتەکانە پاککەرەوە. And then come to me. پاشان وەرە بەلای من. ئینگلیزیەکەی بڵێ. بڵێ سەرباز. باشە چۆنە نووسرێ؟ S-O-L-D هەڵی soldier بەڵام جەکە بە د ئەوترێ ئەبێت دەکە بە دوایە چی بێ؟ I-E-R عەبی ئێستا سپێڵەکەی چۆنە؟ soldier چۆنە نووسرێ؟ S-O-L-D-I-E-R soldier soldier.
بڵێ لە کەمپێکی گەورە. کەمپێکی گەورە in a big camp. بڵێ لە ماوەی هەفتەکە. لە ماوەی هەفتەکەدا. during the week. during the week. بڵێ زۆر دژوار، زۆر سەخت. very hard. very hard. بڵێ ئازاد بوون. ئازاد بوون باسی ڕابردووە. they were free. they were free. بڵێ ئەفسەرەکەیان. ئەگەر بڵێ ئەفسەرەکە مەڵێکی my officer. بڵێ ئەفسەرەکەت your officer. بڵێ ئەفسەرەکە یان ئەفسەرەکەیان. their officer. their officer. بڵێ تۆ ئەتوانی بچی بۆ شار یا ئێوە ئەتوانن بچن بۆ شار بچن بۆ شارۆچکە ئەم دوانی وەڕۆیە واتە ئێوە ئەتوانن بچن بۆ شارۆچکەکە ئەم دوانی وەڕۆیە. You can go to the town this afternoon. You can go to the town this afternoon. بڵێ من بەنیازم بتان پشکنم. یان ئەتان پشکنم بۆ ئایندە. I'm going to inspect you. I'm gonna inspect you. I'm gonna inspect you. بڵێ فرێد هات بۆ لای ئەفسەرەکە. فرێد هات بۆ لای ئەفسەرەکە. Fred came to the officer. Fred came to the officer. بڵێ قژ. قژ. hair. هەیە. hair. hair. بڵێ درێژ. درێژ. long. long. بڵێ بچۆ بۆ لای سەرتاشەکە. بچۆ بۆ لای سەرتاشەکە. go to the barber. go to the barber. بڵێ وەرەوە بۆ لام دووبارە. یعنی دیسان وەرەوە بۆ لای من. come back to me again. come back to me again. بڵێ فرێد ڕای کرد ڕائەکە بۆ سەرتاشخانە. Fred ran to the barber's shop. ئەگەر بەڕابردوو بیڵی ئەبێ بڵی Fred ran. R-A-N. run ڕائەکات. R-A-N ran واتە ڕای کرد. بڵێ داخرابوو. It was closed. It was closed. It was closed. بڵێ لەبەرەوەی چونکە. because. because. بڵێ دڵتەنگ. دڵتەنگ. sad. sad. بۆ چەند دەقەیەکی کەم. بۆ چەند دەقەیەکی کەم. for a few minutes. for a few minutes. بڵێ گەڕایەوە بۆ لای ئەفسەرەکە. ئەو واتە ئەو کوڕا فرێد گەڕایەوە بۆ لای ئەفسەرەکە. He went back to the officer. He went back to the officer. بڵێ ئایا پوتەکانم پاکن؟ ئایا پوتەکانم پاکن؟ Are my boots clean now? Are my boots clean now?
بڵێ زۆر باشترن ئێستا. واتە ئەوان پوتەکان زۆر باشترن ئێستا. They are much better now. They are much better now. بڵێ تۆ ئەتوانی بچیتە دەرەوە. تۆ ئەتوانی بچیتە دەرەوە. You can go out. You can go out. بڵێ یەکەم جار پوتەکانت پاکەرەوە. یەکەم جار پوتەکانت پاکەرەوە. First, clean your boots. First, clean your boots. بڵێ پاشان وەرەوە بۆلام. پاشان وەرەوە بۆلام. Then come to me. Then come to me.